ئێستاش هونەرەحسان بە وردی باسی بابەتێک دەکات. فەرموون. بەڵەشوان ئێستا کاتی پێشکەشکردنی بەشێکی زۆری نهێنیەکانی ژنە گرنگ و کاریگەریەکەی کوردستان و عێراقە. فەرموون. ئەو ژنەی تەمەنی تەنها 49 ساڵە 19 ساڵە هاوسەرگیری کردووە بەهۆی ڕەنگی قژیەوە کە کاڵ و نزیک سپیە. کاتێک بەرپرسە عێراقەکان هێرش دەکەنە سەری پێی دەڵێن پیرەژن. ئەم ژنە لە بێسەرێشەترین وڵاتەکانی گیان و یەکێک لە وڵاتە جوانەکانی ئەوروپا ڕوو دەکاتە سەرێشەترین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوڕاست و دەیەوێت گۆڕانکاری بهێنێتە کایەوە. ئەو ژنە کێیە و چۆن لەگەڵ بەرپرسە کوردی و عێراقەکان مامەڵە دەکات؟ ئەوەی لەسەری نەوتراوە ئێمە لە زمانی هاوڕێ و کەسە نزیکەکانیەوە دەیڵێن. لەگەڵمان بن. جنین پلاسخات ژنێکی سیاسی هۆڵندیە لە تەمەنی منداڵیدا یەکێک بووە لە خوێندکارە زیرەکەکان. بەهۆی لێهاتووەکەشیەوە چووەتە ئەکادیمیای سکرتێرێتی ئەوروپا لە هۆڵندا. خولیا و ئارەزووی لە بابەتەکانی سەلامەتی گشتی و ئاسایش و یەکسانی نێوان مرۆڤەکانە. پلاسخات لە ساڵی 2003 و لە تەمەنی 30 ساڵیدا هاوسەرگیری لەگەڵ ئێرک جان هێنس ئابوورینازدا کردووە، بەڵام تا ئێستا هیچ منداڵێکی نییە و ناچار بوون منداڵێک هەڵبگرێتەوە بەخێوی بکات. لە ژیانی تایبەتیدا کەسێکی ئارام و لەسەرخۆیە، ڕقی لە هەڵسوونی بەرامبەرەکانێتی، گوێ لە میوزیکی ئارام و کلاسیک دەگرێت و گۆشت زۆر ناخوات و زیاتر خۆراکە ڕۆکیەکان دەخوات. خواردنی کوردەواریشی پێخۆشە. بابینە سەر ژیانی سیاسی لە تەمەنی 31 ساڵیدا بووەتە ئەندامی پەرلەمانی ئەوروپا و لە 2009دا دووبارە هەڵبژێردراوەتەوە. یەکێک لە هەستیارترین ئەو پۆستانەی هەی بووە پۆستی وەزیری بەرگری هۆڵندا بووە لە 2012. لە ساڵی 2013 لەژێر دەسەڵاتی ئەودا وڵاتەکەی بووە خاوەنی 37 فڕۆکەی جەنگی. لەگەڵ هاتنی داعش پلاسخات وەک وەزیری بەرگری و ئەندامی هاوپەیمانەتی نێودەوڵەتی لە دژی داعش سەرپەرشتی بەکارهێنانی فڕۆکەکانی F-16 دەکرد. لە 2015 بە یەکێک لە کاریگەرترین ژنەکانی هۆڵندا دیاری کرا. لە 1 تشرینی 2008دا وەک نوێنەری هەمیشەیی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق دەستنیشان کرا. دوای گەیشتنی بە بەغدا لەگەڵ کەسی یەکەمی حزبەکانی عێراق وەرێمی کوردستان کۆ بووەوە و بەجیاش لەگەڵ سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمان کۆ بووەوە. دوای کۆبوونەوەکانیش لە شوباتی 2019 پلاسخات دەنەتەوە یەکگرتوەکان هیوای بەخشیە عێراقیەکان بە دوورکەوتنەوەی سێبەری داعش. دوای وتارەکەشی گەڕایەوە بۆ بەغدا و کۆمیسیۆنێکی بێلایانی بە دادوارەکانەوە دانا و ئامانجی ئەنجامدانی هەڵبژاردنێکی دوور لە ساختەکاری بوو و ئەوەی ویستی کردی کۆتا هەڵبژاردنی عێراق جیاواز بوو لە هەڵبژاردنەکانی پێشووتر. پلاسخات لە عێراق شێوازی جلوبەرگی گۆڕیوە و زۆر جار پارچە قوماشێک لەسەر جلەکانێتی. لەگەڵ بەرپرسە ئیسلامیەکانیش بەسەر پۆشێکەوە دەردەکەوێت بە شێوەیەک تەواو جیاوازە لە دەرکەوتنەکانی لەگەڵ بەرپرس و لایەنەکانی دیکە. ئایا هەمان سیناروی عێراق لە هەرێمی کوردستان دووبارە دەکرێتەوە؟ وەک کەسە نزیکەکانی دەڵێن پلاسخات کوردی زۆر خۆش دەبێت، بەڵام ئەم خۆشەویستیە بەهانای دەسەڵاتدارانەوە نەهات و بۆ یەکەم جار لە ناو کۆبوونەوەی لووتکەی نەتەوە یەکگرتوەکان و لە بەردەم وڵاتانی زلێزی گیان پەردەی لەسەر دۆخی ڕاستەقینەی کوردستان هەڵماڵی وتی پێویستە دابەشبوونی ناوچەی زەرد و سەوز کۆتایی بێت. وتیشی زۆر گرنگە هەڵبژاردنەکانی هەرێم بۆ هەموو هێزە سیاسیەکان کراوە بێت و دەبێت دەرفەتی یەکسان بۆ هەمان بڕەخسێت. ئەمە شوالێک دەدرێتەوە
بەشی زۆری ئەو بەرپرسە بیانانەی دۆستی کوردن وەک میلەت نەک دۆستی دەسەڵات بن، هەر بۆیە خۆیان ناپارێزن لە ڕەخنەگرتن لە پارتی بێکەتی و بگرە زۆر کات پێیان وایە هەردوو حزبی دەسەڵات هۆکارن لە پێشنەکەوتنی ئەزموونی حکومڕانی کوردی. دوای ئەو قسانەش گەڕایەوە کوردستان و نوێنەر و کەسی یەکەمی زۆرینەی حزبەکانی لەسەر یەک مێز لە بینای نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر کۆ کردەوە و باسی دۆخی هەرێم و هەڵبژاردنەکان کرا. دواتریش بەجیا سەردانی کەسی یەکەمی نەوەی نوێی کرد لە ئۆفیسی تایبەتی سەرۆکی جوڵانەوەکە. بۆیە ئەوەی چاوەڕوان دەکرێت ئەم هەڵبژاردنەی هەرێم تەواو جیاواز دەبێت لە هەڵبژاردنەکانی پێشووتری کوردستان. بەو پێی یەکەم جارە لە مێژووی 31 ساڵی ڕابردوودا نەتەوە یەکگرتوەکان باس لە گرنگی و پاکی و بێگەردی ئەو هەڵبژاردنانە دەکەن. بەڵێ شوان چی شتێکی ئەم راپۆرتە بەلای تۆ سەرنجڕاکێش بوو؟ ئەوەی گرنگە لە ژیانی ئەم ئافرەتە ئەوەیە کە ساڵێک لە ساڵەکان لە 2012دا پۆستێکی باڵای سەربازی هەبوو کە وەزیری بەگری هۆڵەندا بوو. دەستخۆش بۆ هەنرەسان. دەستخۆش بەس